خوشکی بەڕێزم برای بەڕێزم بیرێک لە ئەو ڕۆژە سەختە بکەرەوە کە بەرامبەر خوای گەورە دەوەستیت. وكلهم آتيه يوم القيامة فردا. لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەفەرمێ خەڵکی بەتەنها دێت، واتە هەر کەسێک لە ئێمە محاسبە بەتەنیا دەکرین. ڕۆژێک دێتە پێشەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ما منكم من أحد إلا سيكلمه ربه ليس بينه وبينه ترجمان. ڕۆژێک دێت لەگەڵ پەروەردگاردا دەوەستیت محاسبەت دەکات، هیچ کەسێک لە بینی تۆ پەروەردگاردا نییە، کەس لە بینتانە نییە، تەرجمانێکیش نییە، چونکە خوای گەورە هەموو زمانێک دەزانی، خوای گەورە عالمە ئەزانایە، متەرجیمە کەسێک لە بینتانە نییە. ئەو ڕۆژە دەڵێ لەبیرتە زان چیت کردەوە بۆ قیامەتی خۆت، خوای گەورە پێت دەفەرمێ فڵان کەس عەبدەکەم بۆ زینات کرد، جوابت چییە؟ بۆ پیاوت کوشت، جوابت چییە؟ بۆ دزیت کرد، غەشت کرد، خیانەتت کرد، زوڵمت کرد، جوابت چییە؟ بۆ هەموو شۆی مزگەوتت نەکرد، جوابت چییە؟ بۆ نوێژت نەکرد، جوابت چییە؟ بۆ عارەقت خوارد. کەواتە پێشەوەی گوناه و تاوان بکەی بیرێک لەو ڕۆژە بکەرەوە کە بەرامبەر خوای گەورە دەوەستی محاسبەت دەکا، بەتەنها بەرامبەر خوای ئەرز و ئاسمان دەوەستیت، بەرامبەر بە خالق و دروستکەری خۆت دەوەستیت، محاسبەت دەکا لەسەر ئەو گوناه و تاوانەی کە ئەنجام دا و تۆبەت لێ نەکردووە. ئەمڕۆ تۆبە بکە، بەرامبەر خوای گەورە دەوەستیت، ڕۆژێک دەبێ محاسبەت دەکری لەسەر نوێژەکانت. تۆ عەبدی منی، من پەروەردگاری تۆم، بۆ نوێژە بۆ من نەکرد. وەڵامێک حازر کە بۆ ڕۆژە، وەڵامەکەش بەکردەوە ئەبێ. ئەگەر بەستە ناخوا غەفور ڕەحیم وایە خەڵکی محاسبە ناکرد لەسەر نوێژ و ڕۆژ و لەسەر گوناه و تاوان، نا زۆر غەڵەت تێگەشتوتە. ئیبلیس وای لێکردە بەرەو جەهەنەم بڕۆیت. جا بۆیە ئەو ڕۆژەت لەبیر نەچێت کە ڕۆژی قیامەت، ڕۆژی محاسبەیە، وەیەخافونە سوء الحیساب. ئیمانداران خوای گەورە باسییان دەکات، دەفەرمێت لە محاسبەی خوا دەترسن، لەوەی خوا محاسبەیەکی قورس و گرانیان بکات، محاسبەیەکی دژوانیان بکات.